دوای ئەوەی هاوڕێکانم گیان هێشتم و هەریەکە بەلای کار و بەڕێوەبردنی ماڵوژیانی خۆی بوو، منیش بەتەنها لە شوقەکەدا مامەوە. ڕۆژانە ئەچوومە سەر کارەکەم. وڵاتی نەرویج بڕیارێکی دەرکرد کە ئیقامە لە 2000 کوردی عێراقی وەرئەگرێتەوە. یەکێک لەوانە بەندە بوو کە بەر ئەو بڕیارە کەوتم. بەم هۆکارەشەوە کارەکەم لەدەستدا. سەرەتا ڕێگای کارکردنم هەبوو، بەڵام ئەبوو مانگانە بچوومە نوێم بکرداتەوە. ئەو کۆمپانیایی من کارم بۆ کرد ئەوەی قبوڵ نەکرد و کارەکەم لەدەستدا. کرێی شوقەکەم زۆر گران بوو. ئەو بڕیارش بووە هۆکاری ئەوەی کە زۆرێک لە کوردەکان ئەو وڵاتە بەجێ بهێڵن و بڕۆن بۆ بەریتانیا. منیش ئەو بیرۆکەم لە مێشکدا بوو، بەڵام نەمکرد بۆ بڕیار. بەیانیەک بەلای مارکێتێکدا ڕۆیشتم، نووسرا بوو خەڵکمان پێویستە بۆ کار. مەرجی وەرگرتنی کەسەکەش ئەبوو بیزانایە لە کاژێر و داواکردنی کەرەستەی مارکێتەکە و ناوی هەموو کەرەستەکانی بزانایە بە زمانی نەرویجی و هەندێک مەرجی تریش. لە ڕاستیدا هیچم نەئەزانی، تەنانەت زمانەکەشم باش نەبوو. پێشتر بەقاڵی و کاری کرێکاری مەکرد. چوومە ناو مارکێتەکەوە، کچێک لەسەر کاژێرەکە دانیشتە بوو. بە زمانی شەق و ئاریکۆی خۆمتم ئەمەوێت قسە لەگەڵ بەڕێوەبەر بکەم. کچەکە زۆر بە ئەدەبەوە هات و بە پێکەنینەوە بردمیە بەردەمی دەرگایەک لە پشتی مارکێتەکە. هاواری کرد: عاتیف. کوڕێکی گەنجی پاکستانی هاتە دەرەوە. تەوقەمان کرد. وتی: فەرموو. بە ئاسایی پێموت بە دەرگای مارکێتەکەوە ئیعلانێکم بینیوە هاتووم کار بکەم. عاتیف وتی: لە ئیشی مارکێتە زانی هیچ ئەزمونێکت هەیە؟ وتم: بێخەم بە، هەموو کاری خۆمە، بەڵام تۆزێک زمانەکەم باش نییە. وتی: نا، زمانەکەشت باشە، ئێستا بڕۆ دەست بکە بەکار. وتم: باشە. ئەو کارەش لە نەرویجدا نادرێت بە هەموو کەسێک، ئەبێت زۆر شارەزابیت و بتوانی مشتری بەڕێ بکەی. زۆربەی کوردەکانی ئەو وڵاتە کە خاوەن جنسیەش بوون ئەو کاریان وەرناگرت. من تەنانەت ئیقامەکەشم لەدەستداوە. عاتیف هاواری کرد لە کچی سەردەغیلەکە لیندا وەرە ئەو هاوکارە نوێ بەرە فێری هەندێک شتی بکەم. لیندا وتی: چۆنی باشی؟ چی ئەزانی لە کاری مارکێت؟ وتم: زۆر شت، بەڵام لەبیرم چۆتەوە هەندێکم فێر بکەم. لیندا دەستی کرد بە قسەکردن. خۆی لە بنەڕەتدا دایکی نەمسایی بوو، باوکیشی نەرویجی بوو. وایە زانی من نەرویجیەکەم زۆر باشە و مهمە، وەک نەرویجی مامەڵەی لەگەڵ کردم. من هەر هیچ تێن نەگەیشتم. بە زمانی نەرویجی هەر ئەموت یا واتە بەڵێ. هیچم نەئەزانی. کاتی نوێژی نیۆڕۆ بوو. چوومە پشتی مارکێتەکە، دەست نوێژم گرت و نوێژم کرد. هاتمەوە بۆ ناو مارکێتەکە، هەر هەڵە خولام هیچم نەئەزانی. لە دوای کاتژمێر 2:00 کوردێ خۆی کرد بە مارکێتەکەدا و چووە ژوورەوە. هاو تەمەنی خۆم بوو، جلی گۆڕی و دەستی کرد بەکار و لیندا ڕشت. چوومە لای، وتم: کاکە، ناوم خەسرەوە و من هیچ نازانم، ئیقامەشم نییە، ئەمڕۆ دەستم کردو بە ئیش. تکایە هاوکاریم کە با دەرنەکرێم، زۆر پێویستم بەکارە. وام دانابوو کوردە هاوکاری مەکە. وتی: باشە. هەرچی چوون بە دەوریدا هیچی پێنەوتم، فێری هیچی نەکردم. دوایی چوو بۆ لای خاوەن کارەکە بە دزیەوە شکایەتی لێکردم و وتبووی: ئەم کوڕە بۆ لێرە کارەکە، ئیقامی نییە. عاتیف بانگی کردم، وتی: ببوورە، تۆ بەیانی مێرۆ بۆ کار، ژمارەکەت دابنێ، کەی پێویستم پێت بوو بانگ دەکەم. زانیم دەرکرام. منیش هیچم نەوت. 400 کرۆنی دامێ وەرم گرت و هاتمە دەرەوە. لە پشتی مارکێتەکەوە ڕۆیشتم، تەماشام کرد. 2 پیا و کوڕێکیان داوە بەسەر سیارێکدا لێ ئەدەن. هەمویان پاکستانی بوون. شەڕی پاکستانیانیش زۆر ترسناکە. لە نەرویج تایەفەیان هەیە، بەدەمانچە و سیلاح شەڕەکەن. من لە دوورەوە چاوم لێ بوو، زۆریاندا لەو کوڕەی تر بەو دوانە. منیش ڕام کرد بۆ ناوبژی، بۆ ئەوەی نەهێڵم شەڕ بکەن. هەرچی بە نەرویجی وتم: برا مەکەن، برا وا مەکەن. بەخوا یەکێکیان یەخشەقی هەڵدا لە من، خوا ڕەحمی پێ کردم،
لە پیاوەتی نەکەوتم. زۆر ئازارم پێگەیشت. اینجا منیش کەوتمە کوتانی ئەو کەسەی کە شەقەکەیتی هەڵدام. من حەقی شەقی خۆم ئەکەمەوە، نازانم ئەوە چێ بوو کە لێیانیە خوارد. ئەویش کە منی بینی با شەڕەکەم ئازا بوو. ئەوەی تریانی گرت و دەستی کرد بە لێدانی. بەڵام من زۆر داغ لە دڵ بووم. شەقێکم بەناحە خوارد بوو، وازم لێ نەئەهێنا، لەوانەیە دەجار پیامە کێشا بێ. تۆزێکی پێچوو سیارەیەکی تر هات، دوانی تری تێتا بوو. نەمەزانی لاشی ئێمەن یان دوژمنن. بە کوڕەکەم وت ئەمانە فامیلی تۆن؟ وتی ئەمانە کیسە گون، جنێوێکی نەروێجیە بۆ شەڕ هاتوون. لە دڵی خۆم داوتم باش خۆم توش کرد. لە هەوڵی ئەوەدا بووم ڕاکەم، لەبەر خۆمەوتم جا من حەقی ئەو هەتیوەم چییە با ڕاکەم. بەخوا یەکێکیان بۆم هات لە ئەمیتا باباجانە چوو، زۆر درێژ بووم. چوومە لای کوڕەکە وتم چەقۆ دار بەرد هیچت پێ نییە؟ وتی ئەوە سیارەکەمە تێیدایە. فریا نەکەوتم دەستیان وەشان. منیش هەر چۆن بوو دەستم وەشاندەوە و خۆم گەیاندە لای سیارەکەی. داشبۆردی سیارەم کردەوە دەمانچەیەکی تێدا بوو. لە دڵی خۆم داوتم ئەی بە قوربانی ئەو خوایە بم. ئیش مەڕوە. 7 میلیمێکی زۆر باش و تازە بوو. ئەوەندە جوان بوو خەریک بوو بیبم بۆ خۆم هەر شەڕ نەکەم. بەڵام ئەو کەسەی کە لە ئەمیتا باباجانە چوو وازی لێ نەهێنام، هەر ئەهات بۆ لام. وای ئەزانی من باوکیم کوشتووە. میلی دەمانچەم هێنایەوە و ڕۆم تێکرد. سوپاس بۆ خوا لاڵ بوو. دەمی ئەهات بە یەکدا. بە پاکستانی هەر تێنەگەیشتم. منیش بە کوردی جنێوم ئەدا. بەخوا ئەوانی تر ڕایان کرد و سیارەکان بەجێهێشت. کوڕە پاکستانێکە هاتە لام. بە هەردووکمان یەک دوو شەقمان لە درێژەکەدا. ئەویش ڕای کرد. دەمانچەکەی لە من سند و خستیەوە ناو سیارەکەی. تێڵایەکی دەرهێنا لە سیارەکەی خۆی، دەستی کرد بە جامشکاندنی سیارەکەی ئەوان. ئاودیەکی زۆر جوان بوو. ئینجا من ئەوم ئەگرت. کراسوشتەکەم هەموو دڕام. ئەو کوڕە بە منی وت سەرکەوە با بڕێن خۆمان بگۆڕین. سواری سیارەکەی بووم. هەر سوپاسی کردم. بە نەروێجی قسەی زۆرە کرد. لێی تێناگەشتم. لە بەردەم ڤێلایەکدا وەستا چووینە ژوورەوە. ژنێک و پیاوێکی پیر هاتن بەرەو ڕوومان و لەگەڵ ئەودا قسەیانە کرد. منیش هەر لەبەر دەرگاکە ڕاوەستاوم. دوایی کە تەواو بوو بیریان کەوتەوە کە منی لێ ناردمیانە حەمامەکەی خۆیان. دەم و چاوم شۆرد، بەس هەر خوێنە هات بەڕوومەتمەوە جێگای چڕنۆکی ئەوان بوو. کراس و پانتۆلی خۆی بۆ هێنام لەبەرم کرد. تۆزێک گەورە بوو، بەس چار نەبوو. ئەوانەی خۆم بە کەڵک نەئەهات لەبەری بکەمەوە. دانیشتین. دوای نان خواردن عاتیف خاوەن دوکانەکە خۆی کرد بە ژووردا و تەماشای منیا کرد و بە پاکستانی لەگەڵ کوڕەکەدا قسەیە کرد. زانیم ئەو کوڕە ناوی شاهیدە. عاتیف و شاهید برابوون. شاهید برا گەورەی بوو، خاوەنی مارکێتەکە بوون. 4 مارکێتی تری هەبوو. باوکیان ناوی مشتاق بوو. من نەم ئەزانی چی ئەڵێن. دوای چەند کات ژمێرێک خواحافیزیم کرد و پاشان وتم ئەوە ژمارەی من لای عاتیف هەیە، چیتان پێویست بوو من ئامادەم. کەوام وت شاهید وتی بەیانی وەرە بۆ کار. وتم کام کار؟ ئیشی مارکێت یان شەڕ؟ شاهید دەستی کرد بە پێکەنین و وتی تۆ برای منیت، بەیانی وەرە خۆم لەوێم یەکتر ئەبینین. بەیانی کە چوومەوە مووقیفم بەهێز بووتم شاهید من زمان نازانم، وەرەقەی کارم هەیە بەڵام ئیقامەم نییە، واتە من ئیشی سپیەکەم، ژمارەی بانقیشم هەیە، هیچ کێشەم نییە. شاهید وتی خۆم فێر دەکەم، هەموو ئیشەکان و لینداش فێری زمان دەکە، تۆ سەرپەرشتی دوکان بکە. ماوەی 1 مانگ بەردەوام بووم، فێری هەموو شتەکانی ناو دوکانەکە بووم، خۆم هەموو ئیشەکان بەکرد. ئیتر بەیانیان کاتژمێر 8 بەیانی مارکێتەکەم ئەکردەوە و 11 شەو دامەخست. ئەوەندەم پارە پەیدا کرد نەم ئەزانی چی لێ بکەم. هەمیشە ژێرفەرشی ماڵەکەم پڕ بوو لە 1000 کرۆنی. پیاوەتیم لێ ئەکرد و ئەم ناردەوە.
من لەو وڵاتەشدا بۆم نەبوو هیچ مڵکێکم هەبێ بێجگە لە کارکردن. بەردەوام بووم لەگەڵ لیندادا، بینمان خۆش بوو، زۆر هەوڵمدا لەگەڵیدا ببێتە مسلمان هیچ نەبوو. لە یاقوت و مرواری ئەچوو، ئەوەندە جوان بوو هەرچی ئافرەتی دنیاە لەبەر چاوم کەوتبوو تەنها لیندام ئەبینی. قژی ئاڵتونی، باڵای بەرز و باسک و بەفر ئاسا، وەسف ناکرێت بۆم ئەوەندە جوان بوو. من چەندە ئەوم خۆشەویست، ئەمزانی ئەویش هەر ئەوەندە منی خۆشەویست. هەموو جارێگەی وت تۆ لە چی ئەترسی؟ ئەمود لەخوا، من ئەمەوێت بتێنم و شوم پێ بکەی، بەو مەرجەی ببیتە موسڵمان. ئەو ئەیوت باشە، بەس نابمە موسڵمان. پرسیارم کرد لە زانایان ئایا ئەتوانم کچێکی بێدین بێنم؟ هیچ دینێکی نەبوو. مامۆستا عەبدوڕەحمان بەرزنجی زانایەکی گەورەیە لە نەرویج وتی ناتوانیت بیهێنیت کاکە خسرە، یان ئەبێت مەسیحیەکی پابەند بێت یاخود ببێتە موسڵمان. ئەم جارە چوون بە لیندام وت بۆ نابیتە مەسیحی. لیندا وتی بڕوام پێ نییە، هەر درۆی لەگەڵ نەکردم، منیش نەمتوانی درۆ لەگەڵ خوا بکەم، لەبەر خاتری حەزەکەی خۆم بیهێنم و بڵێم مەسیحیە. زۆر هەوڵمدا لە ڕووی شەرعەوە شتێکم دەست بکەوێ، هیچم دەست نەکەوت. ناچار هەردوو لە وازمان لە یەکتر هێنا. ئەوەندەی بزانم ئێستا لیندا لە بانکۆکە لە تایلەند لە کۆمپانیایەکی نەرویجی کارەکە. ئەمە ئەو شیعرەیە کە بۆ لیندام نووسیوە. بەفرێکی چاوسەوز وەرزی ئەوی نموشکە، بەڵام جوانێکی بەستەڵۆکی باکوور ئاوپرژێنی ڕێبواری سازانەکە، بە چاوانی ڕێگەی ونبووم ڕۆشنەکە، لە دەروازەی خەمی مندا گۆرانی و ئاواز ئەپچڕێ. لە هەواری بندەواری وەرزی خەندا بەفری چاوسەوز ئەبارێنێ. دەوەرە دەی دەستم بگرە تا لە شەوڕێی ڕێبواراندا ڕێگا بگرین، تا لە جوانی ڕووی تۆ تەماشای سورەیا و یاقوت و گەوهەرکەم. دەوەرە جارێکی تر با عەتربارانی گەردنی مرواریت بکەم، تا لەم باکوورە گوڵپرژێنی بەفرە پرچ ئاڵەکانت کەم، یان هەناسە ساردی خۆمت کەم. چییە؟ بۆ بێدەنگی لە دانوستانی من؟ چییە؟ بۆ چاوت بڕیوەتە چاوم؟ وەک ئاوێنە سەیرمەکەیت؟ چییە؟ بۆ تاڵی قژی کاڵت سەری چاوتی گرتووە؟ بەدانیشت لێوت بە خواری ئەگەزیت، بۆ هەناسەی قوڵ هەڵەکێشیت، یان ئەتەوێت دڵی پشکۆم بکەیتە ژیلەمۆ؟ بۆ یاری بە هەستی سوتاومەکەیت؟ وەک چەمی خوڕ دەست لە ئاوی دڵم ڕا ئەگبازیت. دیسان گەمە بە هەستی ناسکی سازانەکەیت. دەوەرە دەی سەرت بنێ بە سینەی بۆن کوڕوزی ئەوینی من، لێوت بخەرە سەر سنگی من، سەر و قژت بنێ بەدەما با هەڵمی ئەم سەرما و بەفرا نە تۆ ببەستێ نە منیش سەرما بردەڵە بکە. ئاخ چ بۆن خۆشە بۆنی ئەو قژ و هەناسە گەرما. سۆزی من، ئاوازی من، دڵی من، چ بۆن خۆشە ئەو قژەی تۆ. کە نائومێد بووین لە یەکتری، من هەر لە بیری ئەوەدا بووم چۆن لە وڵاتی نەروێج بڕۆم. زۆر ڕقم لە سەرما و کەش و هەوای ئەم وڵاتە بوو، حەزمە کرد بڕۆم تیایدا. کوڕێکی خزمم دەمێکە لە وڵاتەیە، میوانێکی لە سویدەوە هاتبوو، ناوی هەرێم بوو. هەرێم ڕەبەن بوو، واتە زگوردی بوو. ئەو خزمەی منیش خاوەن خێزان بوو، حەزی نەئەکرد لە ماڵی خۆیاندا بیخەوێنێت، ناردی بۆ لای من. هەڵبەت لە سویدەوە هاتبوو بۆ نەرویج بۆ ئیش ئەگەڕا، ئیشم بۆ دۆزیەوە. ئەهاتەوە لای من ماوەیە کاری کرد، بەس دیار بوو زۆر حەزی بە نەرویج نەبوو، گەڕایەوە بۆ سوید.
تەلەفۆن لە نێوانماندا هەبوو. ڕۆژێک لە سوید لە رادیۆ باسی منی کردبوو کە شعرە نووسم. کۆڕێکی شعری جێڕا بۆ چەند شاعیرێک، منیشیان بام کرد چووم. لە دوایدا هەرێم دەستخۆشی لێکردموتی ئەچینەوە بۆ ماڵی ئێمە بۆ نان خواردن. کە چووم لە ماڵی ئەوان، کچێکی لێبوو ناوی نەوژین بوو. چاوم چۆ سەری، ئەویش دیار بوو ئاگای لە چاوی من بوو. بەڵام من گەڕامەوە بۆ نەروێج و لە دوای چەند ڕۆژێک تەلەفۆن کرا و لە دوای ئەحواڵ پرسی، هەواڵی نەوژینم پرسی. وتم هەرێم بزانە شوو ناکە، پەیوەندی نێوانمان ڕێبخە. هەرێم وتی بەسەر چاو خزمی خۆمە و تا بڵێ کچی چاکە. وتم زۆر باشە، ئاگادارم کەرەوە بە زووترین کات، چونکە ئەگەر ئەوە ببێت بەنسیب ناڕۆم بۆ بەریتانیا. دوای 2 هەفتە هەرێم تەلەفۆنی کرد و وتی قسەم لەگەڵ نەوژین کردووە، پێی خۆش بووە، وتوێتی با لەگەڵ خەسرە و قسە بکەم. لێرەدا عشق مانای نامێنێ. تەمەن بەرەو سەر ئەڕوات و مرۆڤ هەست بە دامەزراندنی خۆی ئەکا، ئەبێت ئیتر ماڵ دروست بکە، ژیانی هەبێت و ببێتە خاوەنی منداڵ، و پرۆسەیەکی کۆمەڵایەتیە، ئەبێت هەموو کەسێک پێیدا بڕوە. بەو هۆکارش ئەبوو من بە دوای ژندا بگەڕامایە، چونکە خەڵکانێکی وەک ئێمە و مانان سوپاس بۆ خوا دوور بووین لە کاری داوێن پیسی و نەئەچووینە دیسکۆکان و ژیانێکی ئاسایی و سادەمان هەبوو. بوارێکی ئاسایی بوو، ئاگەڕاین بە دوای دروستکردنی خێزاندا. هەرچەندە ئەمە لای هاوڕێ ناپابەندەکانمان بە ئیسلام و جێگای گاڵتە پێکردن بوو. ئەیانوت خۆت توش کرد بەشنەوە. لێرەوە عشق مراحقانەیە و باوی نامێنێت و گۆڕانکاری و قۆناغێکی ترە، بەڵکو بە ڕژدێکی تر مرۆڤ ڕوە. ئەویش دروستکردنی کەسایەتی و بنیاتنانی نانی خۆیەتی. لە دوای قسەکردن لەگەڵ نەوژین بە تەلەفۆن و گۆڕینەوەی بیرروڕە ڕازی بووین کە بیهێنم. لە کوردستان کەس و کارم نات بۆ داوای و لێرەش خۆم داوام کرد لە خوشکێکی گەورەی و برایەکی. هەموو لایەک ڕازی بوون. بڕیار درا کە من لە نەرویجەوە بچمە ستۆکهۆڵم و ژیان دروست بکەم. چوومە داوای نەوژین و هەردوو لا ڕازی بووین. وا هەستمە کرد ژیانم خۆش بێ. نەوژین تا بڵێ کچێکی چاک و خاوەن حورمەت و ئەدەب بوو، جوانیش بوو. ئەو لەوە ئەترسا کە من دڵم پیس بێ. منیش لەوە ئەترسام ڕۆشنبیری من قبوڵ نەکا. چەند جار ئەوەم دا بەگوێیدا کە مرۆڤی دڵپیس نەخۆشی دەرونی هەیە، خۆی پیسە بۆیە دڵیشی پیس بووە. کاتێک مرۆڤێک پارێزەری حیا و حورمەت و کەسایەتی خێزانیەتی، ئەمە ناکاتە دڵپیسی، بەڵکو ڕاگرتنی خێزانە، چونکە پیاو هەمیشە پێشەنگە بۆ هاوسەرەکەی. ئەگەر پیاوەکە درۆزن بوو، یان داوێن پیس بوو، یاخود دز بوو، یان هەر کارێکی بەد ڕەوشتی تر، ئەوە هاوژینەکەی یان چاوی لێ ئەکا، یاخود تۆڵەی لێ ئەکاتەوە، یان خێزانێکی سوک ئەبن و هەمیشە ئاژاوە لە ماڵیاندایە. نەوژین ئافرەتێکی تابڵەی ناسک و هەزجوان بوو، بەڵام دنیای ئەو دنیای من دووشتی جیاواز بوو. ئەو حەزیە کرد لە ناو خەڵکیدا خۆی بنوێنێت و شانازی بە هاوسەرەکەی بکە. ئەمە لە ڕاستیدا بەشێکی باشەی تێدایە، زۆر خراپ نییە. خراپەکە لەوەدا بوو کە ئەیویست لەسەر برینی خەڵکی تر یاری بکە. ئەیویست خۆی بابدا لای هاوڕێکانی ئەوان خاوەن هاوسەر نەبوون، خاوەن دەستگیران نەبوون. چەند جار ئەموت سەما مەکە لەسەر برینی ئەوان، کێشە نییە ئەوەی تۆ پێت خۆشە لە مندا ئەیکەم، حورمەتە دەگرم، چاوم ناچێتە سەر هیچ ئافرەتێکی تر، هەرگیز خیانەتت لێ ناکەم، لە هەمان کاتدا منەتیشت بەسەردا ناکەم بڵێم بۆ تۆی ئەکەم، نا، بەڵکو ئەوە ڕەوشتی خۆمە، تۆ خێزانم بیت یان نەبیت من هەروە ئەبم. ئەوەی من ئەمیست ببێت داپۆشرایی بوو کەچی ئەو بە دڵپیسی تێگەیشت. ئەوەی من ئەمیست ببێت خواناسی بوو کەچی ئەو وای ئەزانی
من کەسێکی داخرا وشکم. ئەوەی من ئەمویست ئەوە بوو کە ئافرەت بوونی خۆی بپارێزێت و وەک ئافرەتانی شەرقی ڕەفتار بکە، چونکە ئێمە ئەوروپی نین. بە پێچەوانەوە ئەویش ئەیویست من کەسێکی خۆی ئاسایی بم، ئەوروپی ڕەفتار بکەم. جلوبەرگم جلوبەرگێکی نامۆ بێت، تێکەڵاوی هەموو کەس بکەم و هەروەها لەگەڵەوەشدا زۆر یەکترمان خۆشەویست، بەڵام نەم ئەویست درۆی لەگەڵ بکەم. هەستیشمە کرد من تەلەڤیزیۆنم نەکڕیوە یاخود سەلاجە تا گرنتی لەگەڵ بێ. بۆی ڕۆژێک هەردووکمان بەیەکەوە چووینە دەرەوە بۆم باس کرد کە من و تۆ زۆر دوورین لە یەک. ڕاستە یەکترمان خۆشەوێ، بەڵام خۆشەویستی و حەز لە یەکترکردن جیاوازە لەگەڵ ڕەحمەتی نێوانمان و ئەگرێدانی خێزان و هاوسەرگیری. ئەگەر بەم شێوەیە بڕوە من لە جەمسەری باکوور، تۆش جەمسەرێکی تر بگریت، ئەوە خۆشەویستی ئەبێتە ڕقوکی نەو بغس. منیش پیاوێکی تووڕەم، ئەترسم ئازار بخۆی بەدەستم. پێ چۆنە لەم لوتکێدا جیابینەوە، یان ئەوەی من ئەمەوێت وابێ؟ دیار بوو ئەویش داواکانی منی پێ قوبوڵ نەکرا و زۆر بەهێ من و بە ئاسایی جیابووینەوە. تەنانەت ئەو ئێوارە کە لە ماڵی خوشکەکەی نانمان خوارد هەموو شتێک کۆتایی پێهات. هەموو لە دەستیان کردە گریان و ناڕەحەت بوون بە ڕەوشەکە، بەڵام چار نییە، خۆشەویستی خێزانی چەند ڕۆژێک نییە. من گەڕامەوە بۆ نەرویج بۆ سەرکارەکەم. کۆتایی بەو ژیانە هات. ئاگام لێ بوو خەڵکی زۆر باسیە کردم، ئەیانوت خەسرە و لەگەڵ کەس ناگونجێ، بەڵام من گوێم بە قسەی کەس نەدا. ئەو ساڵە ئیقامەی ساڵێکم بۆ نوێکرایەوە و سەفەرم کردەوە بۆ کوردستان. گەڕامەوە نەرویج، بینیم شاهید و عاتیف دوکانیان پێداخراوە و شاهید ڕای کردەوە بۆ بەریتانیا 5 ملیۆن کڕۆنی لە حکومەتی نەرویجی دزیوە. وازم لەوان هێنا و گەڕام بە دوای کاردا. دوو برای فارس بە ناوی سەعید و کاوە خاوەنی دوکانی ڤێلڤین بوون، لای ئەوان دەستم کرد بەکار. لە دوای ساڵێک یەکەمی هەموو ئۆسلۆم بەدەستهێنا بۆ زۆر فرۆشتن. ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆن باسیە کردم. 10,000 کڕۆنم بە دیاری وەرگرت لە کۆمپانیاکە لەگەڵ بلیتێکی تیارە بۆ ئیسپانیا و لۆگۆیەکی ئاڵتوونی کۆمپانیاکە کە بایی 15,000 کڕۆن بوو. پاسپۆرتەکەم 2 مانگی تێدا بوو، ویستم بچم نوێی بکەمەوە، کە چوومە لای پۆلیس لێیان وەرگرتمەوەتیان خۆت ئامادە بکە بۆ ناردنەوەت بۆ عێراق، تۆ لەم وڵاتەدا هیچ مافێکت نییە و سەددام ڕووخاوە و وڵاتی ئێوە ئاسایشە. منیش ئەوەی بڕوام ناکرد ئەوە بوو، چوومەوە بۆ کار. سەعید خاوەن کارەکە وتی بۆ بێزاری. حاڵ و گوزەرانەکەم بۆ باس کرد. خێرا تەلەفۆنی کرد بۆ پارێزەرێک، باسی کێشە و کەیسی منی بۆ کرد. داوای 6,000 کڕۆنی کرد بۆ ئەوەی من قسە بکەم و پێم بڵێت خستی سەر ژمارەی بانقی پارێزەرەکە و دوای تەوابوونی کارەکەشم 10,000 کڕۆنی تری ئەوێت. منیش بە سەعیدم وت وامەکە من نانێرنەوە، چونکە ڕاستە ئەوە بڕیارە، بەڵام جێبەجێ ناکرێت و دڵنیابە ناتوانن بمنێرنەوە. ئەوەندەی کە سەعید خەمی بوو من هەر خەمم نەبوو. هەموو سەری مانگێک ڕەفزێکم بۆ ئەهات. ئەوەی کە پارێزەرەکەم کردی ئەویش هەر ڕەفزم بۆ هاتەوە. مەلەفم لە نەرویج بە تەواوەتی داخرا، هیچ هیوایەک نەما. هەرچی شتم هەبوو فرۆشتم، هیچم نەما. خۆم ئامادە کرد بوو بۆ ئەوەی بڕۆم بۆ بەریتانیا، لەوێ داوای پەنابەری بکەم. زۆربەی هاوڕێکانم ڕۆشتن. کۆمەڵی خزمی خۆمان هەبوون مەریوانی لە شارێک بە ناوی هاوگەسۆنت، پێشتر یەکترمان بینی بوو. ئەوان پەیوەندیان بە منەوە کردبوو بە هۆکاری پیاوێکی پێنجوێنی ڕەفیقم منیان دۆزیەوە، وتیان ئێمە خزمین. منیش زۆرم خۆشەویستن. یەک جار سەفەرم کردبوو بۆ لایەنم و چوو بوومە خزمەتی هەمویان. ئەوان بۆ من ماڵە باوان بوون. داوای کچێکم لێ کردبوون، کچەکە منی نەدی بوو، منیش کچەکەم نەدی بوو، بەڵام
لەسەر وەصف و پیاوچاکی باوکی من ڕازی بووم. لەبەرەوەی خانەوادەی کچەکە و خانەوادەی من تێکەڵ بوون، پێش لەدایکبوونیشمان باوکی کچەکە و باوکی من هەردووکیان بەیەکەوە پێشمەرگە بوون، دنیایەک یادگاری و برایەتی لە نێوانیاندا بووە. بە کچەکەشیان وتبوو مەلا خەسرە و دێتە داوات. زۆر وەصفی منیان کرد بوو، وتبیان زۆر موسڵمانە و سەیری تەلەڤیزیۆن ناکە. ئەمە ڕیشێتی و وەک ئوسامە بن لادن وەصفی منیان کرد بوو. ئەو کچە فەقیران ترساند بوو، وای زانی بوو مەلا خەسرە و بەجبە و ئەمامەوە ئەچێتە داوای. هەر نەیبینی بووم یەکسەر ڕەفزێکی محتەرەمی دابوومێ وەک نەرویج. ئەمەی باسیەکەم پێش ڕێکەوتن بوو لەگەڵ نەوشیندا. وتم ڕەفزی داوە ئاساییە، بە دوای ژنی ترداگەڕام، دوای ئەوەی کە کۆتایی بە هەموو شتێکات لە نەرویج و بە ئیقامە و بە ژنهێنان و بە فرۆشتنی کەلوپەری ناوماڵ ئامادە بووم بۆ دەرچوون بۆ بەریتانیا. تەلەفۆنم کرد بۆ ئامۆزایەکی ئەو کچە ناوی کاکاوەیە، بە بنەماڵەی قادرزادە ناسراون. کاکاوتی کاکە بەخوا ناهێڵم بڕۆیت، چۆن ئەبێت کوڕی عەبدولکەریم لەم وڵاتە بێت و لە ئێمە دوور بکەوێتەوە؟ وتی ئەبێت بێت بۆ ئەم شارەی ئێمە. دوای زۆر لێکردنم وتی ئەگەر ڕازی نەبووی ئەو جا بڕۆ. چووم بۆ هاوگەسۆند، شاری ماڵی خزمان. ناسیا و خزمان هاتن بەدەمەوە، شەو دانیشتین. کاک عەلی براگەوریان وتی من ئەچم جارێکی تر داوای شەو بۆت بۆ ئەکەم. کاک حسێن فارس ئەویش هەر پێشمەرگەی یەکێتیە و هاوڕێی باوکمە، وتی منیش لەگەڵ تا دێم، با خەسرە و نەڕوات و لێرە دامەزرێ. کاک عەلی وتی باوکی ئەو کچە ناوی کاک جەلال بوو، خوارێ خۆش بێت، جۆرێکە، پیاوێکی ڕقا لەگەڵ هەموو کەس نەرمونیان و خوڵقی نییە. ئەگەر لە بازار تۆی بینی و خوڵقی گەرم نەبوو ئاسایی وەربگرە، هەرچەندە ڕەفیقی باوکتە. کاک حسێن وتی بەخوا من زۆرم خۆشەوێت، بەڵام ئەوەندەی هاتوومەتە ئەم شارە خوڵقی نەکردم. وتم ئاساییە. بۆ بەیانی چوینە دەرەوە، من و کاک حسێن و فارس و کاک عەلی خەلیفە ئاگەڕاین لە بازار. کاک جەلال بەرەو ڕوومان هات. کاک عەلی وتی ئینشاءڵڵا ئەوە خەزوری مستەقبەلتە. دوای سڵاو و چۆنی و چاکی لە کاک عەلی و لە کاک حسێن زۆر بە ئاسایی مەرحەبای منی کرد. کاک حسێن وتی کاک جەلال ئەم کوڕە ناسی؟ کاک جەلال وتی نەوەڵە کێیە؟ کاک حسێن فارس وتی ئەوە کوڕە گەورەی عەبدولکەریمی حەمەی سەعی پێنجوێنیە. کاک جەلال چاوی پڕ بوو لە ئاو، باوەشی پیا کردمەوتی تۆ برازای منیت و ئەچینەوە بۆ ماڵی خۆمان. ئەوەندە گەرم و گوڕ بوو لەگەڵمدا، ئاگام لێبوو کاک عەلی خەلیفە و کاک حسێن سەریان سوڕبن. کاک جەلال بە منی وت ڕۆڵە، بۆ چویت بۆ جێگایتر؟ ماڵی ئێمە ماڵی خۆتە و ئەبێت بیتەوە بۆ ماڵی ئێمە. ڕووی کردە کاک عەلی وتی ئەچم بۆ بازار هەندێک شتە کڕم و تۆ کاک خەسرە و بێنەوە بۆ ماڵی ئێمە. کاک عەلی خەلیفە تەڵاقی خوارد وتی کاکە جەلالم ئامۆزای گەورەیان بوو، پێیانەوت کاکە تا ئێستا خوڵقی کەسی نەکردووە بەم شێوەی تۆ. کاک حسێنیش وتی با منیش تەلاق بخۆم کە کاک جەلالم خوڵقی کەسمانی نەکردووە، بۆ ئەوەی نەڵێیت بوختانیان بۆ ئەم پیاوە کرد و کەچی وانە بوو. چوون بۆ ماڵی کاک جەلال. من وەک سروشتی خۆم کابۆیەکم لە پێدا بوو لەگەڵ کراسی و چاکەتێکدا. شەو بۆ منی بینی بوو لەگەڵ خوشکێکی تری کەوتبوو نا قسە. خوشکەکەی پێیوتە بوو بۆ شووی پێناکەی، وەڵڵا مەلا نییە، دیسکۆیە و دەست و پەنجەشی زۆر جوانە. دوای ئەوەی لەگەڵ شەو بۆ قسەم کرد، پرسیاری ئەوەم لێ کرد کە چۆن پرسیاری ڕابردووم لێ ناکە. وەڵامی دامەوتی لە ڕابردووت هەرچیەک بوو بێ هیچ پەیوەندی بە منەوە نیە، بەڵکو ئێستا و داهاتووت پەیوەندی بە منەوە هەیە. ئیتر سوپاس بۆ خوا ڕازی بوو. دوای چەند ڕۆژێک کاک عەلی خەلیفە و کاک حسێن فارس و کاک کاوە چوونە داوای شەو بۆ خان. کاک جەلال وتبووی من نەمزانیوە لێرێ دەنا خۆم ژنم بۆ ئەهێنا، ئەگەر کچەکەم ڕازی بێ ئەوە من لە ئێستاوە ڕازیم. کاک عەلی هەڵسا بوو دەستی ماچکە لە جاتی من. کاک جەلال وتبووی
دەستم بۆ ماچەکەی خەسرە و لە من نزیکترە تا لە خۆت خۆم ئەبێت دەستی تۆ ماچ بکەم. ئێتر ئەو قسەم هەرگیز لە بیر نەچووە تا ئەو ڕۆژەشی ئەمری خوای کرد بەهاتای و بڕۆشتایە لەبەری هەڵەسەم. زۆرم خۆشەویست ببووە باوکم لەم وڵاتی غەریبێدا. ئەگەر باوکیشم بمایە هەر ئەوەندەی کاک جەلالی بۆ کردم. شعر پەخشانێکم نووسی بۆ شەو بۆتم نەکو ئەم جارش ڕەفزم بداتێ. باش بوو بەم شعرە پەخشانە هەڵم خەڵەتان. ئەمەش دەقی قەسیدەی شەونامەیە. شەونامە وا شەو درەنگە و کەچی ڕوخسارێک بە پەنهانی ئەم خەوێنێ. سینەی کەسێک وەک دیلانێ لاروولەنجەی ڕۆحم ئەگرێ. دڵم شێتانە مەستی لێوی پیاڵەی مەیجێڕێکە. چاو مەستێک ئەیتروکێنێ. دەم و لێوی نازەنینێک فەرامۆشی ڕۆح و دڵ و گریانی ناو بێشکەی دایکی عیشقان ئەگرێنێ. پەنجەی ماندووی گوشینە هەر وەک گاڵۆکی ویران قرچەی پیری لێدێ. کەچی ئەو هێشتان پێکەنینی مردنی خۆی بۆ جوانی من ئەلەنگێنێ. لێوی سوربووی بە خوێنی من ئەبزوێنێ. من گەڵای تەمەنم گەرچی سەوزە بەڵام کرمە ڕێزە هەڵ ئەوەرێ. ڕووباری خەم عشقی تازە ئەشواتەوە و نامەی خۆشەویستی خۆی دێنێ. گڵی ژێر پێم گرتووە بۆنی ساردی لێدێ. کەچی تاسەی ماچ و هەوا سەرمەندی کوێستانی بۆ دێ. کە حێلەی ئەسپی ئەوین وەک باڵدارێک پەیامی سەرزەنشتی بێوەفایی لێدێ. نەوشەی جوان نەوەفا نەدڵ نەتامەزرۆ نۆگوڵ ناپشکوێ. بۆ هەوێنی ئەم شیعرەم خومرەی زۆر ئەوێت و هەر نامەیە. خۆشم نازانم گەرچی شوێنەکەم گەرمە کەچی شڵقەشڵقی بۆ گەنی لێدێ. سەردەمێکە ئاوازی خۆم بە گەمانی گریانی دەنە. بە چلکەی تاری فرمێسک بە دەفی ڕوومەت بە گیتاری قش سەمفۆنیای گریانی هەتا هەتایی لێ ئەبارێ. وەرزی بەهاری من خەزانە لەو ساتەدا لە جیاتی گوڵ بیپشکوێنێ. چۆن خۆشەویستان پەڕەی گوڵ بۆ تامەزرۆیی بە یەک گەیشتنی ئەوینەکەیان هەڵ ئەوەرێنێ. چرکەی کاتژمێرەی هەناسەی من لەسەر هەسارەی بلۆتۆیە بەدەیان ساڵ. ئاو حەسرەتی خۆی وەک دووکەڵی سیگاری دەمی جوتیارێک بەبای ئەکا و ئەیفڕێنێ. ئەی ئەو کەسەی نەبۆ جارێک نەبۆ ڕۆژێک نەبۆ مانگێک نەبۆ ساڵێک نەبۆ ماچێک ئاسمانی من تریشقەی خۆشەویستی لێبێنێ. گەرچی شعرم وەک باڵدارێک ئەچێتە لای جوانێک هەر وەک قیبلەیەک سوزدەی هەوێنی شعری لێدێنێ. من هەوێنی شنەی شعرم وەک گوڵە شەو بۆ چۆن شەونمێک شەوانە تەڕی ئەکا. ئاوا سەر لە نوێ بۆنی گوڵە ژاڵەی لێدێ. تا ئارامی هەموو جوانان بەسەر گوڵاڵەی سووری خۆشەویستاندا ببارێنێ. چیرۆکی دەم بە پێکەنینم بۆ شەیدایەک پێ بکەنێ. کۆتایی هاتوو شەو بۆ خێزانم هەر ئەویش نازناوی ماکوانی پێجوان بوو. منیش ئەوم ناونا بەباران. لە مزگەوتی بەدیعوزەمان لە ئۆسلۆ لای کرمانجەکانی باکوور مارەم کرد. مارەی یەکەی قورئانێک بوو. هەرچەندە ئەو پاسپۆرتی سیاسی هەبوو بەڵام هیچ سوودی نەبوو. دیسان نامەم بۆ هاتەوە وتیان
خۆت ئامادە بکە ئەتنێرینەوە بۆ کوردستان. پێشتریش بە شەو بۆم وتبوو من هیچم نییە، ئەگەر منیان نارد بۆ جەهەنەم دەید لەگەڵم، ئەویش وعدیدا کە دێ لەگەڵم. خۆشەویستان، لاڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداقی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.